بەرکەوتوانی چەکی کیمیایی هەڵەبجەن بۆ وەرگرتنی قەرەبوو لەو کۆمپانیانی چەکی کیمیاییان بە بەعس فرۆشتووە دادگا داوای پشکنینی پزیشکیان لێ دەکاتەوە تا بۆیان بسلمێنن بەرکەوتەی چەکی کیمیایین. ئەو پێنج پزیشکە ڕێژەی زەرمەندی ئۆرگانەکانی لەشی ئەو نەخۆشە دیاریەکات و ئەینێرێتەوە بۆ دادگا بۆ ئەوەی ڕێڕەوی شکاتکردن لەو کۆمپانیانە کە من پێشووتر بۆ خۆم ڕخنێکی زۆرم لێی هەبوو چونکە تا ئێستا بەرکەوتەکانیش حاڵی نەبوون لە گرێبەستەکە. بەرکەوتوانی چەکی کیمیایی دەڵێن هیوادارن ئەمە بۆ هەڵبژاردن نەبێت و بە جددی کار بکرێت بۆ وەرگرتنەوەی قەرەبوو لە کۆمپانیا بیانیەکان. بۆیەوە ئانە قەرەبوویان بۆ کردانی سەر چی پێ بکەم من حەو مناڵم بوو گەو ئانە کیمیایی داگە لە هەر حەوتیان لە خۆم لە مێردم باوکم مردگە دایکم مردگە خاڵۆم مردگە حەچی کەسمانە مردگە 35 نەفەر ئەنەوی خزمی من مردگە لە ئانەوە هیچیان بۆ نەکردین وەڵای تر ئەمە بۆ وات فەحسی چاو و فەحسی سنگ و کریاگین و چاومان کرد بووگە و خەریکە ئەقڵژ لە دەرسەدەین هیچیان بۆ نەکردین مەژ ئەمە خوایە ئەمانە شتێ بکەن بۆ دوا ڕۆژمان. ئەمە کەیسی قەرەبووە بۆ کیمیابەرانی هەڵەبجە هیوادارم ئەم کەیسە بجوڵێم کەیسە هەر بووە بەڵامی تر حکوومەتی هەرێم کەم تەرخەم بووە نەجوڵاوە ئەگەر بجوڵێ شوێنی خۆی ئەگرێ جا ئەم لیژنە من پێم وابێ ئەم لیژنە دەست بەکارێ بێ هیواداری بۆ پرۆسی هەڵبژاردن نەبێ شتێ بێکەوە کە سوکاری کیمیابەران دڵخۆشکە. گروپی دادوەری جیهانی و کۆمەڵی قوربانیانی چەکی کیمیایی هەڵەبجە زیاتر لە 20 کۆمپانیای بیانی و ئەوروپیان ڕاپێچی دادگا کردووە بۆ وەرگرتنەوەی قەرەبوو 42 جاریش لە دادگاکانی هەڵەبجە و سلێمانی دانیشتنی دادگا بەڕێوە چووە. سەبارەت بە پشکنینی ئەم بریندارانە لەسەر داوای محکەمەیە ئەمانە داوایان هەیە لە محکەمەی سلەیمانی کە داوای ئەویان کردو ئێمە بەرکەوتە بووین بەهۆی چەکی کیمیا محکەمە داوای کردو لە تەندروستی هەڵەبجەوە هەر ڕوا تەندروستی سلەیمانی کە لیژنەیەک پێک بێنێ بۆ دیاریکردنی ڕێژەی پەککەوتەیان و راپۆرتیان بگەڕێتەوە بۆ محکەمە ئەم لیژنێ تەنها بەس بۆ محکەمە پێگاتووە. 4815 کەس لە کەسوکاری شەهیدانی کیمیاباران و بەرکەوتوان سکاڵایان لە دادگا تۆمار کردووە تا قەرەبوویان بکرێتەوە بەڵام دوای گواستنەوەی دۆسیەکە لە دادگای هەڵەبجەوە بۆ سلێمانی دادگای سلێمانی داوای کردووە 1200 بەرکەوتە جارێکی تر پشکنین ئەنجام بدەنەوە بۆ مەبەستاش لیژنێکی تەندروستی پێگەنرا و پێداچوونەوە بەڕاستی و دروستی بەرکەوتنیان بە چەکی کیمیایی دەکەنەوە پاشانیش ئەنجامەکان دەگەڕێنەوە بۆ دادگای سلێمانی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.